هۆکارەکان زۆرن ئەوەی کەوا بۆچی یەکدەنگین کۆکنین ئەمە هۆکارش باگراوندێکی مێژووی هەیە و جیاوازی بیرروڕایە لە مەسلەی بەڕێوەبردن لە مەسلەی ئابووری لە مەسلەی پەیوەندی و دیبلۆماسی زۆرن ینی خلافەکان زۆرن جیاوازەکان نێوان یەکێتی پارتی و لایەنە سیاسیەکان بەگشتی لە هەرێمی کوردستاندا زۆرن ئەگەر سیر بکەی بەگشتی نێوماڵی کورد لە ڕووی سیاسیەوە نێوماڵێکی چەق بەستووە یعنی نێوماڵێکی ڕێک نییە سەبارەت بەوەی کاکسامان باسی کرد بەڵام زۆر جار ئەو سەرنجێش دەوتریانی زۆربەی ناخۆکییان لەسەر پێدانی پۆست یان داواکردنی پۆست بووە ئەمە بەشێکی ڕاستی تێدایە هەر بۆ نمونە ئەم دەنگنەدانەی یەکێتی بڕۆکیان وەکو بەڕێزیان باسی کرد مەسەلەی تێبینیەکانی یەکێتی لە مەسەلەی پارێزگاری هەولێر کە ئەو ڕۆدادراوە بۆچی دەرجی نەداوە یەک لەوانە ئەو بابەتەیە خۆ پێشتر بەڕێکەوتنمان هەبە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی کەوا هاوبەش بین لە دەسەڵاتدا هاوبەش بۆ معنایەکە لە حکوومەت و حکوومەتی هەرێمی کوردستان و لە حکوومەتە خۆجێیەکانیش سەبارەت بەوەی کاکسامان دەرێ خۆزگە باسی مدرناحێکی لە منطقەی سلێمانی وەولاتر بکردبایە ئەوە خەتای یەکێتی نییە کە پارتی بەشدار نەبووە دەنا فەرم بۆ هەرچی حیزب و لایەنی سیاسی لە زۆنی سەوز بەشدارن لە دەسەڵات ئەوەتە گۆڕان زیاتری هەیە لە یەکێتی ئەوتە یەکگرتو هەیتی ئەوەتە کۆمەڵی ئیسلامی هەیتی ئەوەتە تەنانەت حیزبەکەی کاک حەمەش هەیتی ئێخۆ حیزبی شوعی هەیتی هەموو ئەوانە لە زۆنی سەوزدا بەشدارن لە حکومەتە خۆجێیەکەدا بەڵام بابڕێزیان یەک حیزبم پێ بڵێ لە هەرێمی کوردستان لە دوهۆک و لە هەولێر بەشدار بێت لە حکومڕانی ئەو دوو مدیر عامەی یەکگرتوش لە دوهۆک کە بەم دوایە دەریان کردن ئێدەکەواتە پارتی بەتەنها خۆی حکومەتی حکمی هەولێر و دوهۆک دەکات لە ڕووی ئیداری خۆجێیەوە ئەمە نابێتە نمونەیەکی جوانی پێکەوە ژیان ناشکری هێزێک وا هەڵسوتەوت بکات داوای ڕێزی تەبایش بکات سەبارەت بەوەی کە یاساییە بەڵێ پرۆسەکە خۆی یەکێتی باسی ئەوەی نەکردووە پرۆسەکە نایاساییە و دژیش نییە و دژ بە کاندیدەکەی ئەوانیش نییە هیچ قسەشی لەسەر بابەتە نەبووە ئێمە پێمان وایە بارودۆخی کورد و کوردستان وا دەخوازێ ئێمە چۆن لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەینەوە بەشدارین بەیەکەوە کار دەکەین پێویستە لە حکوومەتە خۆجێیەکانیشدا هاوکار و هاوبەش بین لەیەکەوە بەیەکەوە بۆ ئەوەی بتوانین بەیەکەوە بتوانین خزمەتێکی باشتری شارەکان و قەزامنەحیەکان بکەین ناکری هێزێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە زۆر جار وەکو گوتم لە ناو چەقی شاردا هێزی یەکەم بووە خۆ ئەگەر لە ئێستاشدا هێزی یەکەم نەبێ خۆ دووەمەشی زۆر بەهێزە ناکرێ فەرامۆش بکرێت لە دەسەڵاتدا کە پارتی دیموکراتی کوردستان خۆی بەشداری لە سلێمانی نەکردووە ئەوە خەتای یەکێتی نییە پارتی خۆی پێی خۆشە بەشداری لە سلێمانی نەکا بۆ ئەوەی هەنجەتی ئەوەی بەدەستەوە بێ خەڵکی تر لە هەولێر بەشداری پێنەکە یان لە دووهۆک بەشداری پێنەکە چونکە هەولێر بە نسبەتی پارتی زۆر گرینگە و ئەو لە گرنگی هەولێر دەگا بۆیە پێی باشە دۆخەکە هەر بەم شێوەیە تێپەڕێ من لەو کاک سامان دەپرسم چەند باش بوو ئەگەر ئێستا هەموو فراکسیۆنەکان دەنجان بە پارێزگارێکدا بواە بە کاندیدی خۆیان زانی باە چونکە بە نەتیجە هەروەکو خۆشی گوتی و کاک ئومێدیش لە پەیامەکەی ئەو ڕۆباسی کرد ئەو پارێزگاری هەمووان دەبێ خۆی بە فعلیش دەبێ وابێ دەبی پارێزگاری هەمووان بێ بەڵام چەند باش بوو نوێنەری یەکێتیەکانیش لە ئەنجومەنی پارێزگاوی کۆمەڵ و گۆڕانەکانیش دەنجان پێ بدابە بە کاندیدی خۆیان و بە نوێنەری خۆیان بزانی باە ڕاستە لە ڕووی یاساییەوە 50 زائیدێشی بەدەستێناوە بەڵام چێن هەمیشە پارتی دیموکراتی کوردستان ئەو وەرەقەیە بەکاردێنی 50 زائیدیەک ئێخۆ ئەوە هەر ئێمەشین هەرێمی کوردستانیان هەر خودی پارتی دیموکراتی کوردستانە ڕخنە لە بەغدا دەگرێت دەڵێ لە پەرلەمان یاسا تێدەپەڕێنن بە 50 زائیدێک بە زۆرینە و کەمینە دەڵێ دەڵێن ئێمە لە بەغدا پێویستە لەسەر ئەساسی دەستور ئەمە تەوافق هەبێ باشە لە کوردستانیش خۆ دەبێت تەوافق هەبێ خۆ تەوافقەکە ئەوەیە ئەو ڕێکەوتنە هاوبەشەیەکە لە بین یەکێتی و پارتی کراوەکەەوە ئێمە هاوبەش بین لە دەسەڵات بۆ معنایەی لە حکوومەت و لە ئەنجومەنە خۆجێیەکانیشدا بەڵام ئەوە نابینین ئەو دەستپێشکەدەی لە پارتی دیموکراتی کوردستان نابینین زۆر جار دەبینین لە پەرلەمانیش بە 50 زائیدیەک تێدەپەڕێنی 50 زائیدەکە کەش چییە هەمومان دەزانین بە پێکاتەکانە ئەوە چەندین ساڵە لە مێژووی سیاسی کوردستاندا لە دامەزراوەکانی خۆجێیی و پەرلەماندا پارتی دیموکراتی کوردستان استفادەی کردووە لە مەسلەی کەمینەکان لە یاستە کورسیەکە و وەلۆ 5 کورسیە کۆتایی هەرێمی کەمینەکان لە هەولێر جاری کەش بینیمان